الحمد لله رب العالمين. بەڕێزێک پرسیاری کردووە ئایا لە قورئان و لە سونەتە هیچ بەڵگەیەک هاتووە دەربارەی ژمارەی ئەو ئافرەتانەی کە دەربارەی حور العین یان هاوسەری ئەو کەسەی کە ئەچێتە بەهشتەوە بە شێوەیەکی گشتی چۆنە چ بەڵگەیەکی لەسەر هاتووە لە قورئان و لە سونەتە. طبعا من پێش ئەوەی وەڵامی ئەم پرسیارە لە ڕۆشنایی قسەی زانایانە بدەمەوە، چونکە ئەمە پرسیارێکە لە زۆر لە ئەهلی علم کراون، منیش ئەگەڕێمەوە بە قسەی ئەهلی علم لەوانەی کە بە عالمی ڕەبانی ناسراون و لەوانەی کە بە بەڵگە نەبێ قسە ناکەن. بەڵام پێش ئەوە مەبەستە لام ئەوە بڵێم کە ئەمە زۆر پێویستە مسلمان بۆ هەموو شتێ داوای دەلیل بکات. طبعا ئەوەی کە لە قورئانە بوو، ئەوەی کە لە سونەتی صحیحا بوو، ئەوە خۆی دەلیلە ئیتر. بۆیە هەر مەسەلەیەک کە دڵنیا نەبووی لێی و هەر شتێک کە نەتزانی بەڵگەکەی چییە داوای بەڵگە بکە. ئەگەر کەسێک لە بەرامبەر تاوتی داوای بەڵگەی لێ بکە، ئەگەر خۆیشت پێتا ڕەت بوو بە دوای بەڵگەکەیا بڕۆ. قل هاتوا برهانكم إن كنتم صادقين. ئەمە بکە بە دروشمی ژیانت لە مەسەلەی دینداریە. طبعا لە غەیری دینداریشە هەموو شتێ بەڵگەکەی بزانی باشە، بەڵام قسەی ئەمە لێرە لەسەر مەسەلەی عیبادەت و دینداریە پێویستە بەڵگەی هەموو شتێ بزانی. سەبارەت بەو مەسەلە ئایا ئیماندار کە ئەچێتە بەهشتەوە چەند خێزانی هەیە، ڕاستی با بە کورتی سەرەتا بڵێن ئەوەی کە ثابت بووە لە صحیحی بوخاری و صحیحی موسلیمە ئەوەیە هەر کەسێک ئیماندار کە ئەچێتە بەهشتەوە دوو هاوسەری هەیە، دوو خێزانی هەیە. جایتر ئەمە لە هەندێ ڕیوایەتە بەوە هاتوون کە دوانەکە ئینسانن، یان لە هەندێ ڕیوایەترا کە حورن، یان ئەوەیە کە دوو یعنی بەپێی ڕیوایەتەکان ئەو کاتە ئەم تەفسیرەش هەڵەگرێت دوو ئافرەتی ئینسان بێت و دویش حور العین بێت، حۆری بێ. ئەمە سابتە، ئەمە هیچ گومانێک و قسەیەکی لەسەر نییە. بەڵام ئەهلی علم پشت بەس بە هەندێ فەرموودە کە لە موسنەدی ئەحمەدا هاتووە و قسەی لەسەرە و کەسێکی وەکو شەهر بن حەوشەبی لە سەنەدەکایە و کە یعنی ضعیفە و ئەهلی علم تەضعیفیان کردو و هەندێ فەرمودەی ترا لە سونەنەکانە لە کتێبەکانی تری دەوابینی سونە هاتووە. بۆیە قسەکە لە سەرەتاوە ئەتوانین ئەوە بڵێن بە مختصری ئەوەی کە ثابت بووە هەر ئەو دوو خێزانەیە بۆ کەسێکی ئیماندار کە ئەچێتە بەهشتەوە. کۆمەڵێک فەرمودە هاتووە لەم بارەوە لە غەیری ئەمەی کە باسمان کرد لە صحیحی بوخاری و موسلیمە، باسی ئەوە کەن کە پیاوی بەهشتی 72 یان 7 حۆری هەیە لەگەڵ ئەو دوو خێزانەی کە ئینسانن. طبعا ئەمەی کە باسمان کرد هەندێک قەرینەی ترشی هەیە، ئەهلی علم هەندێک قەرائینی تریان لە فەرمودەکانە بۆی دۆزیێتەوە. بۆ نمونە لە صحیحی موسلیمە هاتووە کە لە صفەتی ئەوەی کەیتر کەمترین پلەی هەیە لە بەهشتا ثم يدخل عليه زوجتاه، وكأنه يتر دوو ئافرەتە و زیاتر نییە، ثم يدخل عليه زوجتاه. بەڵام هەندێک لە شوڕاحی بوخاری بۆ نمونە موسلم ئەو حاڵەتە ئەڵێن کەواتە ئەمە بەلای کەمەوە دوو هاوسەری هەیە، نەک هەر معنای ئەوە بێت تەنها دوو هاوسەری هەیە. قسەکانی ئیبن القەیمیش لە حادی الأرواح و ئیبن تەیمیەش بە هەمان شێوە وا دەرەکەوێت کە هەندێک قسەکانیان جیاوازی تیا هەیە لەم بارەوە، وەکەئەنەهو ئەڵێن دووەکە ئەوە سابتە لەبەرەوەی لە حەدیثەکەی بوخاری و موسلیمە هاتووە، و لەوە زیاتر بۆی هەیە بە پێی ئیمانی و بە پێی کردەوەکانی زیاتری هەبێت. بەڵام ئەو حەدیثانی کە باسی 72 ئەکات ئەوانە سەنەدیان قسەی تایە و مەقالی تایە. هەندێک لە ئەهلی علم چۆن بڵێ قاعیدەیەکی لەم بارەوە داناوە یان ئیستنتاجێکی کردو، دوای ئەوەی کە بە دواداچوونی کردووە و گەیشتوتە ئەوەی کە ڕوایەتەکانی هەمووی کۆ کردوتەوە، گەیشتووە بە قاعیدەیەک لەم مەسەلە. ئەویش ئەوەیە کۆمەڵە فەرمودە لەم بارەوە هاتووە ئەتوانین بە دوو بەش جیان بکەینەوە. ئەوانەی کە بە سەراحەت باسی 72 حۆری ئەکات ئەوانە صحیح نین. ئەوانش کە ممکنە بکرێتە بەڵگە لەسەر ئەوەی کە 72 یان عەدەدێکی زۆر خێزانی هەیە، هاوسەری هەیە، ئەو فەرمودانە صحیحن بەڵام صریح نین.
صريح نین کە بڵێ ئەوەنە خێزانی هەیە. بە کورتی ئەوەی کە صحیحە و ئەوەی کە قسەی تیانە ئەوەیە ئیماندار کە ئەچێتە بەهەشتەوە دوو هاوسەری هەیە، دوو خێزانی هەیە، بەڵام وا دەرەکەوێت دوو خێزانی بەلای کەمەوە هەیە، دوو هاوسەرەکەی بەلایانی کەمە ئەوەنەی هەیە و بۆی هەیە لە ظاهیری تعبیرەکان لە ڕیوایەتەکانە زیاتری هەبێت و ئەو دوانش هەر صریح نییە ئایا لە ئینسانەکانن یان لە حور العینن. والحمد لله الذي بنعمته تتم الصالحات.